نازم بەڵێ بەخوا لەگەڵ فەزایە چین بۆ تەعزیە ئەمنە کچی جوانی لێبوو هەموویمان ڕەسم گرتووە بابێ پێڵم پیشانێ بە منەی جوان دایکە دەرگای بۆ ناچێت دەرگای بێتەوە دەرگا بکەمەوە دەی هەستە کوڕم دەی ئیخیرت بەرەبەر خۆت چەند تەمەڵی هاجرە خەبەر هەڕۆڵە ئەو دەرگایە لێ بکەنەوە ئاخی قۆڕەکە بۆ تەقویزەرم دایکە کورە دیسانە فەزەنویسە کورە کوڕم ئەی بە ئەوە تو کەی عەقڵەبی دەی بڕۆ دەرگاکە بکەرەوە هاجرە خەبەر دای بە دەرگایان کراوە تۆ بۆ داخراوە ئەرە دەبیێڵە ئیسراحەت بکەین فەزەنویس دەبیێڵە معنای دەرگای عنی داخستن بەس وەڵام وازەم لا ئێوە ئوسوڵ و عادەتی دەرگا بەس کراوەیە دەبیێڵە ئیسراحەت بکەین ئەمە لەبڕایەوە دەبەسە بیکەرەوە ڕۆڵە هەواڵی تازەم پێ تۆ بیکەرەوە لیام فەرموو چۆچم بڵێ هاجرە فەزەنویس یەک دەقە بەسە فەزەنویس ئەزانم ئەخباری تازت بێ هەواڵی تازەشت بێ بەڵام یەک دقە یارمەتی من بە لەبەری مۆسیقاکە بۆ لێ بە یەک دقە لێرە بەس هەواڵەکان بە سپۆنسەری موشکلەی گەڕاک دەست پێ دەکات لەلایەن فەزەنویس عیبە فەرموو فەزەکان بیێرانی بەڕێز ئێستا سەردەمی هەواڵەکانتان پێشکەشەکەم تەنتڕت یەکەم هەواڵ کچەکەی کەوسەر دووکرا تەتەتەتەن مامەقایر چابڕکێ هەفتەیەکە لەگەڵ ژنانی گەڕەکەکە تەنتەن کاروان لەگەڵ هەنارا جیا بێتەوە کوڕەکەی دڵشادەم شەو لە دیسکۆ بینراوە کچەکەی پەرەشەر دەستی تێکە لەگە کوڕەکە عوسمانا کردووە فەرموو یاخوا بەخێر بێ فەزەکیان ئەرە تۆ پێم بڵێ ئەرە تۆ چیت MBC جزیرەی BBC ئەرە تۆ چیت فەزەکیان هەموو هەواڵەو پێ بوو ئەڵێم ئەوە هەواڵانە تازە بوون منی تازە بێزەکەمی کورن بڵاو ناکەمەوە دەرخوادی بینەرەکانم ێم هەواڵی تازە والله باوکم بە حەقی قورعان سێری گەڕە بکە یەک کەس خۆ تەلەڤیزۆنی نییە هەرێمی گوێ لە تۆ گرێ والله باوکم دەرەجەیش سەرمەکە کوڕم دەتۆش ئەڵێم ئێگیان ئەمڕۆ ئەزانی شوکارەکانمان چییە؟ نەوەڵا دەیزانم چی هەیە ئەمڕۆ سێ شوێنمان هەیە ئادەی ئەویش تەعزیەیە تەعزیەکەمان ڕاوەستە هەمووی موسیبە بەلاشکری نەبێ ماڵی حمەی پاسکرسی هەژنەکە عەمری خوای کردووە ئەی نەچوونیەوە چوین لە ماڵەوە دانیشتێ نابێ بچین قڕنەکە کوڕم تو عێراقی ئەوە نەبێ شتیش نانێ بەسا ئەخی باشی بۆ مزگەوتیش نەچوون بابێ بچین عادەتە تۆزە سەبووری بێن لە ئەحمەی پاسکرسی بەخوا و ژنەی گریانیشمێ هاتە بە دەرگایەک بنێشتی کوردی بۆ هێنانەوە باوکم بە حەقی ئەو قورعانەوە ڕاز ناکەن نەبۆ تەعزیەچن نەبۆ سەرخۆشیەچن نەبۆ لای خاوەن تەعزیەچن ئێوە بەس بۆ قسە و قسەڵەکەەوە کورە کوڕم تو عێراقی ئەوە نەبێ شتێکی تریشمان هەیە دووەم تەعزیەشمان کچەکە ڕەشەڕشەی دەڵەن هاچا بەشخەڵەکە ئەدەی بە دوژنەوە بوو کچەکەی ئەمری خوای کچەکەی خۆی وایە ناباس ناکرد لە کۆڵان چی بۆ تۆ کرد عاشقتم باوانەشێ ئەبێ بچین بۆ نامێ ڕاستە کێش بۆ دی دەرگا تازی سێمیش براسەکەی ڕەحەت درێژە چی داتوە ئەمیش ئەمری خوای کردو بێش گەنج بوو گەنج بوو خوافیکە خوا لێ خۆش بێ یاخوا ئەبێ هەسێکی بچین باشە دەسەدەچین ئەنە با بڕۆینێمە ئێمە چین بۆ ئەو تازیانە کورە کوڕم تو ئەبێ مەمنونی ئێمە بی بۆ خێرە بۆچی مەمنونتامم پێی بڵێ کورە کوڕم لەوێ ئەچین چاوە گێڕین کچێکی جوانە بۆ دۆزینەوە ئەی ئەوکانی ڕۆژە پیشانی بم بەخوا کەسێکی وەرە جوانمان بۆ گرتووی پیشانی بە ئەمە سانایە بەخوای شکەرە ماڵانی کرێشی وا ئەمری 21 ساڵە ئەمان شێ ئەمەشیان ئەمە سنروێیە ئەم سنروێ وی گرج و گۆڵە حەز بما دووبوون ناکە وی چێشورانێکی بۆ کامەڵە بۆ پاکات ئەمەشیان زۆر جوانە بەڵابەزەکەشی پیشان بە ئەمە باڵا بەزەکە ئەوانە لە تەعزیە گرتومانن جا لە تەعزیە ئەزانی کێ جوانە و کێ ناشی ئەم مەشغوڵیانەکان منیش ئەوە ڕستمیانەگرم ئەو باشە تۆ فەزەنیش جگە لە ئەخبار و هاوڵان بۆ دوکانێکی فۆتۆگرافیش ناکەیتەوە شڵاوەشەکە بۆ قەچەکە باوەڕەکەرەگە و تەعزیە دەدی وی نامزای سێری پێڵاوکەم جلکەم قشکەم نازانەوە گوهر نازان بۆ بەمە بۆ تەعزیاتم لێ بۆ حەفلە
باوەڕم پێ بکەنیە هەر حەبەسا بووم هەر حەبەسام بە مکیاجەوە بەجلی جوان و کەشخەوە بە تەسبیحی قژەوەیەن ئیگرنیە گریان نەبوو من ئەوشتان ناچێت بمەشە کاکە من ژنوشن نایەنم کەسیش مۆمە دۆزنەوە نانا بێنە کوڕمە تاکەی تۆ ئاوا بمێنی تەواو ئەی تاقی ئاوابی با بمێنمەوانە کاکە ژنوشن نایەنم ئەی باشە تۆ پێم بڵێ لە تەعزیە بۆ ئۆکەی ئەوە چێ فێری ئەمە بوون ئەوە ئۆکێ نایزانی ئۆکەی وەڵامیش نایزانە فەزەجی ئەڵم نەڕۆی نەڕۆی هەسە بابڕی هەسە خۆشت جوان کردەوە بۆ تازیەکە ئیدەمیجەکۆ خەڵکە چێ دەلەسکەی بێنە مەلا قورئانە خوێنە گوناحبارە بین بۆسە دانیشن پێم بڵێن یەکەم شوێن تەقاند و شڵقاندنەوە ئەخبار کوێیە چین بۆ ژنەکەی حی پاسکی چی نەمردووە چین بۆ لای دڵخۆشی کام ئەحەسوورە درێژ نەڵێ قۆڕنەکەم خۆشنەکە عمری خۆی کردو خۆ گەنجیش بوو فەرم دەستکیشەکەم بۆ ژنە چاکە تۆ لە ماڵەوە بە زوویەمەوە خير بي يا اخوة سلام بي يا اخوة بخير بي فرحان جام بخير بي بخوا وضعم زوزو خلاف جني من الجنب والشير بس هو ولا بس كمش قترسا والله ترخوا عافيك علي شي بس اخذ ما احمي بلا لمن روي بخوا روحك اهات موانيا قرا خرماني كي بو كردم ايزاني حزم ليتي اواني بكش شو ترتيبات مستوى او بشت مغزي بو زوره كد موانيا بشت غزا روي خوا فرصته بتحمله بتو بياو بقربان بيانيا ناني تجاري هنا الرايك ساعات تجي بياني ايزاني عزم لقي ما فرصته بدا بس بخوا خليك هتيقت بخوا ما او كجوكيو باقل وضل شاوم دربينا الماتيني بيبك خوا نكا مو مردين باش من توا وتازا كوردا احمي برام منيش ما خلى قريان ده تحمله بس عقب خرجنا نبردوا حبسات روي خوا جزاوباتو ده بس تحمله باخباتوش ما لا شي زناتشي اي تشيب كم لا بخوا خليك هتيقت كاك احمد ياخذ بطاقه ما كبره اي فرحه جان تشيب كم لا تحمله باحمي برام كاك خوا فرصده ان شاء الله بخوا خليك هتيقت وبالمناسبة بيرم كوتو روح تولا فيتك بدرجان وسيوا بله أقبلهم عمرنا مني بمليش كاو بيم ناخوش نبي ايه بو إيكا كدمات نسيت حبسة أو نخوض ناس دم نخوش بو أما بيخوي كردو خيزاني أحمي باسكيل شيا لخوارو بو نسيا باسكيل سيطاي ما بوهاتو بطاي شو بيسا عيباتي وحياة ما بشي باسكيلي شي وشي شي السلام عليكم عليكم السلام ورحمه الله وبركاته رحم الله لمن عاد الفاتحة يا ربي خوا عافيك خوا يا اخوة بخير بي ستشاو يا اخوة بخير بي كما تجيبوا يوم تشتري بخير بي باش تمشكاو اخوانك أول سجن كم لي ربوا أو تطلقيه اللي يعني رقي بالمولى بخوا شو جاك ما بو يا ما بغي بك كاكا سلامتك خوش سلامتك بري شانم كاك جا خفتي لما خو باخذ بايتر هم ما نمري هم ما باين مردنين يا ربي خوا عافيك اخوانك من خزني مني راسك نبو راسك يا تاب لي خانم السلام عليكم عليكم السلام عليكم السلام خافي فرم دانانيش لا دانش لا توان دانيش بخير يا اخوة باش بولا من روي اخر بو بر بقربان تحمل باتو شي بلاي شي جنبي كاك نازم حالم زور شو أزال مرة والله أزال الشغل بخوا خليك تيقتو والله كل شيء أزال مرة ناخذ بخوا هاكا روجتهم للشطل على كون قسنا أو ويبخنك والله آخر شيء أزال مرة عافيك يا أخو ترى ما الدنيا مرنا بخاطر لما شبك لمن روي أزال مرة والله بالروجك عقات عندهم بيت عقات خوم نكد بالشط العربي خوم نكد كان يجي منزع عليه بيت أنا جاء حاجة تبون رجعوا بربية البصرة ورا ما خم دربني خانوا الدكان مانية يبونك بتي كوانا اش بينا بآيوتي أنا ما خوش بيتي فريم تاير ما الشط العربي كقول يكتب شو تجاهل دوزاري طبق أي تنامين يكسر خينكي خليك الشيء هذا مو واحد ايش ليك اللي كان ما هو خليك تيجي مو قرآن
الله حجان يجن بيلي توا كل باب جنيني شي هوا تشول الرويه باش ندوا باب من بريد اخا من يشتاج لكم كيف لي زنب اي هوا ريك واتي هو شي كل زول ناس دارة تبلع عمري من لم فريشته اخ حفصت بور شي أري أحجان والله أو بتاع سجاير اللي مكوتو شجرة ميزو بسعره لك شي أو حفصتها كودي موبايل أوي باب النام موبايلي تجي هاج نكمنا هي حفصت بخوا عفريكا امر لها مروج خوش تربيه دو سيت زي شو محكمه يتمنا وكي بقورم وتمكاكنا وكي بقور حفصت معقول نيه هل علق ممكن باش اصلا ونونو كان رقم ناجر تو شكا ايضا طبيعته هي كيلومتر زياده تيبقى وايد بقوا خليك تهزم بنقول عليك هيك هي ممكن جوا شلون او اقل كذا طلع من اواني اسمك كيف السلام عليكم. عليكم السلام يا اخوة بخير بيه تحيات الفاتح. بخير يا اخو. ڕۆکە و باجە حەفسەدا ئەوەنەم خۆشەویست ئەوەنەم خۆشەویست دوو ڕۆژە من نانم نەخواردووە لەوە دیەوە باج حەفسەدە مردووە نان خۆش نەچۆتە دەمەوە قوربانم خوا ناخۆشی داناتی چی بکەن ئەمە سونەتی ژیانە بە قوربانی خوا بەخێر بێ خوا ڕسمەتی ئەنجاو باج حەفسەدە نییە هەر لە مناڵی ئەوە کۆمانیەکەدەوە پارێدانەوە بەخوا گەلێگەلێ لە مناڵیەوە خۆشمەویستم ئەزانم طبیعەتی هەروە بوو عەزیزێکی ژەیە خوا بەخێر بێ خوا ڕسمەتی بڕوا بکە کاک ئەحمەد باجی حەفسەد نەبوو ئەی هەر سڵە بوو ئەرە کاکە بەس برینم بکرێن گوناحتەکە من وەزعم زۆر تەواو کاکە دەتیگەێنە برام رجاك راسك أبي خزاق أنا لساني مرة برينو بلا ما قلنا دوا گوناحتانەکە وەڵی خوا ڕسمەکە يا اخي من رسم لك كاكتو عيناكي ئەوە زین چۆن ڕۆحەیجان لەسەر چنان ڕسمێکی گرتی من و ئافزەت دانیشتبووین مەداوی هاتبوو قەراغە کولێ لەمانەیە بۆمانەکە بەتری دەیخوان ئەم لە پڕێکە ڕسمێکی گرتم بە یادگاریەکە یادگاری مەقلێنەرە و پڕی باوکم تەواو نەجات بوو تەماپی کولێن و کاکەی جانجرا و سێمانەکەی چێکە دەکۆی ڕسمەکە یاخوا بەخێر بن سەر دڵم پڕ لە ژانە شو أزرت فزلويزة كورة هو أزاري شي نبيسي بالتلفزيون نبيسي بحوالي كسا أما خوي همو إخباري شي قريشي لا كورة هي ناس ما تطبلي بميديا لياوة شو ذاتي؟ نبا بميديا كردي أها إيه إيه جا أما شلون بيبيني يعني شلون قصيدك أو كم حزقي استوتين دابا برين بو شو ولا يو كاكا عيب يومي أنا كاكا جنابي شو بس اللي شوية كان محاولي بيني يمكن نابي صارت عزيز نانا كاكا من إيرا حالك لويه لويه. هيك دقة بانيا كان يدير دوقسي لك الله كم أخي نابي لبرمي أنا كاكا حلية كم توزو الصغير يا احمد يدقي شي عيبناكي بو شو شيتو أزاين شون دو سيدا قم بيتي خلاف فورا يابوا كورا كاكا عيب وخلق بولايتوها وجنيتو مردو بو حيامانا بي باشا بقربان توش براي مني يا باشا ميواني كاد بخيرات نبكو دو سيدا قم بيتي ويموا ايشي شو هيك بو شو تو أقل وضعي منها اي طبعا قام له وسع كاكا بو تعزيك النار إيه بقربان بوشي. رس والروان من غازات مزورة أيوة. ليرة برلايكم حيامان نبي لي بريد بوي ألم استأورين زويين زوين اي اما بو شو بي أتم بنا كنا كي بيا تو كابلاكي زور سيري كاكا دو سيدا قم بيتي ويموا شموانا بس يلا فن يا تشاو تشاو بخير فرح اللهم بخير بين يا أخوة بخير سر تشاو بخير سر تشاو فرموا بخير بين يا اخوه يا اخوه بخير أنا جوناتي أبو بينام يبا دبر له كلمة دان شتاينام ولا بابا ويا من صبرت يا فرين عيبا دبرو كاكا جانكي وقتي ودبر داني شو نك ماكي إيه تخبو أما شوية موعدة أخي ده أحاجة تجيك سبيا ميزدان يرى شويني يوني تو داني شليرة هاي يرم دسكو بس بساقي ناظرم تو زوالو هذا ده مالا بيقرتي بروا ده داني شليا نزولي ها باشا دبرو أخي نزولي أنا وشي يا أمر دمرياوا أنا وتولى شوي أما الجناب اللي أشيك دانشتوي دنيا بو قران داك يو حبسة بيمشي لم كلا ويا اي مس عزيمة يا تعزيتو يا كاكا
ڕوحەکەم من ئیشم هەیە چاوەڕێی برادەرێکەکەم لە بەسڕەوەیەت ئێرە نازانێت نابێ پێشوازی لێ بکەم ئەی براکەم مناڵێ شتەکە دیاری بۆ دوایە کاکە بڕژون هەستەوا بڕێ بڕۆ قوربانە بم کاکە کەس نایناسێ خۆم لەبێ هەر تۆ بۆ واکەی دە لە کۆڵم بەرەوە کاکە وەرە بە قوربان وەرە ژوورە براکەم خەڵکە چاوەتە عیبە لە ڕوحەکەم ئیشم هەیە دەبەجێم بێ لە کاکە دەبڕەوتانم براکەم لە ژوورەوە نییە پەنجا فاتی حەودایە کاکە تااقەتن نەچوو دەبڕە خۆ حافیزە بە خێر بنووسێ ئێوە خەڵکی بۆ لای تو هاتووە برا خۆ لای براکە نهاتووە کاکە بۆ لای من مێن کاکە یعنی نایەتە ژوورەوە نەوەڵا نایم لە شەر بێ لەمە لا خۆشی مری من ئێمە تازەکە باشە دە باشە دەبڕۆ دێک دەبڕە خۆ حافیزە نەبێ والله ما شاء الله لو شوق وزيتها ئەو بۆ بەتەنیا هاتی ئەی حەجا بۆ من کارتۆنی مۆزم ئەی بەخێر بێت نازم ژیان داوای لێبوور نەکەم واللهی شەرمەکەم ئیتر دەزانین چی حەجان پێویست ناکە بێکتر تا مناسێنم خۆتانترە ناسن و ئەوەی من بزانم کاتی خۆی ها دڵێ ها پێوەی بوو والله ئەرە والله نەوەڵایتر لە ڕوو ناهات قسە بکەمەوە کاتە ئەوە خۆتانە ئەڵێم بووە بەپەلە دە کاکە من ناکرێت بڕۆ کاکە بەخوا مام ڕۆژێ بڕۆ چین ژنیشکە وێنم نەبەخۆ بەسمەوە نییە خۆ من نەمو دواز و رازیم بەڵام ئەڵێم نەک ژنێکی خراپ بێ بە تووشێوە واللهی خۆ منیش پەلەم نەبوو بەڵام نازم زۆری لێکردم یعنی رازینی کاکەم لەوە دەوەر پیا ناوێت قسێ بکە دەخۆ کرد کاک نازم مەبەستم ئەوە نییە بەڵام ئەڵێم نەک ژنێکی خراپ بێ بە تووشێوە قوربانی وی ماشەڵڵا کە جوانی دە اینجا حەزەکەی ئێمە با بچین تۆزێ قسە بکەین باش نییە لەسەر شتەکان ڕێکەوین دەفەرمو بە قەبری باوکم پێشەکەوی ماشەڵڵاڵی کەناریە ڕوە ڕۆنی بکە لێت نازم فەزا ئەوە بۆ کوێچێ نازم ئەوە فەزە بۆ کوێچیە فەزە نازم ئەوە فەزە بۆ کوێ چوو والله دایکە لەبەرەی تۆ ژنم بوەنێنی والله فەزە ما ببێت چی بۆ تۆ تەواوی ئارە وڵای دایکە ئەڵم توخوات ئیشیش خێرم نەکرد ماشەڵڵا لەم خێرە کورە هەڵە خێر بۆ خۆش نەک بۆ دەروێش ئەجا بۆ چی هەیە لە چوادەرمە هەتا بیەم بەشوو کەسی ترەیە جا تۆ یاوڕی یا کوێری کوێری کوێر کوێری هەلەوە دایکە حەزی لە شووە خواگە لێ دایکە بەزە بری ژنم بۆنێنی وەڵای بێ هەچی ژنی گەڕەکە بیەم بەشوو جا باش خۆ یەک شتیکەش وڵای خۆ براژنەکەی ئەحە نەخۆشە پاشکمە مەخوا بمرێ بدەمە براگەی ئەحە وەڵای